ڕەنگە تۆ ئێستاکێ کە سەیری ئەم بەنامەیە بکەی هەستی پێ بکەی لە چواردەوری خۆتە لە ژوورەکەی خۆتە لە ناو مۆبایلەکەتە لە دەشبۆردی سیارەکەتە لە وەکۆڵە لەسەر قەنەفەکە لە ناو سەلاجەکەتە لە ناو دۆڵابەکانتە هەموویان هەستی پێ دەکەی کە بەداخەوە ئەگەر وریا نەبیت ئەگەر ئاگادار نەبی کللتورێکی بیانی زۆر کاریگەری لەسەرمان دروست کردووە. نووسەر دەڵێت هەمیشە ژینگەکانمان جیاوازە. تۆ دیقەت بدە ئێستا وای لێ هاتۆ ژینگەی دایک و باوک جیاوازە لە ژینگەی مامۆستا و قوتابخانە. ژینگەی وتاربێژ و مزگەوت و ئەو جەوەی کە هەیە لەوێ زۆر جیاوازە لە پەیامی ڕاگەیاندن کارێک کە بۆ تاکەکانی ئەم کۆمەڵگەیان بڵاوی دەکەنەوە. هەر یەکەیان پەیامێکی جیاواز، هەر یەکەیان بە ئاوازێک، هەر یەکەیان بە شێوازێک کە ئەمە ئەگەر تاکی کۆمەلگا ئاگادار نەبێت، ئەگەر بە جوانی و مەزبوطی ئیشی لەسەر نەکا ڕەنگە بەلایەکی زۆر توندا یاخود بەلایەکی زۆر شلیا بەرێ، ڕەنگە ڕفتاری ئەوەندە بگۆڕێ کە ڕەنگە خۆیشی لەبەر ئاوێنە خۆی نەناسێتەوە، ڕەنگە ڕفتارەکە یانیوە بەستمانەوەی ئەوەندە بە باشەیە بچێت یاخود بەعکسەوە ئەوەندە بە خراپەیە بچێت دوای چەند ساڵێکی تر سەیری ئەلبومی ژیانی خۆی بکە عەجیبی لێ بدێ بۆ ئاوا گۆڕاوە، بۆ ئاوا ئیسلامەتی و دیندارێکی جارانی نەماوە. کاتێکە گەنجێکی جووک و جەنابەت کەیسە خاوەن ژن و ماڵی سەرێکی ئەلبومی خۆتەکەی ژیانی زانکۆ چۆن بوو، چەندە بە حەماست بووی بۆ دەعوە و بانگەوە، چەندی حەماست بووی بۆ کوردایەتی، چەندێ بە حەماست و گەرم و گوڕ بووی بۆ خزمەتکردن، بۆ خزمەتکردنی وڵات، بۆ ئیشی کاری خێرخوازی. ئێستا کێ وازت لە هەموو شتێک هێناوە و ڕەنگە دەست کردوێ بە ڕاوەدینار، ڕەنگە دەست کردوێ بە کۆڵە باوشت کردوێ بەم ژیانێ، بە جددی خۆت سەیری ڕسمەکانی خۆتەکەی، سەیری سەر و سیمای خۆتەکەی، سەیری جلبەرگەکانی خۆتەکەی، سەیری بیرکردنەوەکانی خۆتەکەی، سەیری نامەکانی خۆتەکەی، دەبێ اعتراف بکەی بەڕاستی لێشاوێکی کللتوری بیانی زۆر کاریگەری کردووە سەرمان. کەواتە تەنان نووسەر لە لاپەڕێکی ترا باسیەوە دەکات دەڵێ ئەو پێشکەوتنی کە ئەمڕۆ هەیە لەسەر تاسەری جیهاندا بەرپا بووە، بەڕاستی وای لێ هاتووە ڕۆژ بە ڕۆژ بە ڕووی جیهانە دەکرێنەوە. وای لێ هاتووە بە یەک کلیکێک ئاوا پەنجە دەنێ بە کلیکێکە ئەتوانی ژنەکان پیاوەکان لە نێر و لەمێ ئاشنا بن بە کللتوری زۆر وڵات، بە فەرهەنگ، بەدابەنووریتی چینیەکان، هیندیەکان، ئەمریکیەکان، ئەفریقیەکان، ئەوروپیەکان، عەرەبەکان، و بۆیە زۆر بە ئاسانی منداڵەکەی تۆ بۆی دەدلوێت و بۆی ئاسانە زۆر بە ئاسانی لە ئێستەوە لێرەوە تەقلیدی مومەسیلێکی بەریتانی بکات، نەخێر تەقلیدی هیندیەک بکات، نەخێر تەقلیدی کەسێکی عەرەب و لوبنانی بکات، کە ڕەنگە جاران بەو جۆرە ئاسان نەبوو. جوو بەو جۆرە ئاسان نەبوو و بە ئاسانی نەتوانرا کاریگەری لەسەر مرۆڤەکان دروستکەن. کەواتە ئێستا کێ کللتوری بیانی لێشاوێکی زۆری هێناوە بۆ وڵات و مەملەکەتە. بۆیشە من بەڕاستی ئەم بەرنامەم هەڵبژاردووە باشترکردنی ڕفتاری کەسیکە ئێمە ناکرێت ئەو هەوڵ و کۆشانی کە دەیکەین بۆ خۆمان تەنها و تەنها بۆ هەندێک کیمیا و فیزیا بێت یاخود تەنها و تەنها بۆ هەندێک شۆستە و جادە بێت و وازدەم میلەتە بێنین، وازدەم وڵاتە بێنین، کللتوری چۆن دەگۆڕێ بەرەو کێ دەچێت. وای لێ بێت کە 10 ساڵ 15 ساڵی تر هەست نەکەی ئەمە کوردستانە، هەست بکەی ئەمە عەرەبستانە، هەست بکەی ئەمە تورکستانە، هەست بکەی ئەمە وەکوڵێت فارستانە، هەست بکەی ئەمە بەڕاستی ئەوروپایە وانەیە زۆرێ لە کللتور و لەشتی خۆمان کە ئەمە بەداخەوە گەل لە وڵاتی خۆمان خەڵکێک نییە خەمخۆری بێ و ئیشی لەسەر نەکا. لە هەندێک وڵات بەرنامە و پرۆگرامی بۆ دادەنن، ئەنجومەنی وەزیران بۆی کۆ دەبێتەوە، پەرلەمان بۆی کۆ دەبێتەوە کە ئەگەر هێواش ئیشی لەسەر نەکەین، پرسی خراپە، پرسی گەندەڵکاری ڕۆژ بە ڕۆژ بەرەو پەرەسەندن دەچێت، ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاتر دەچێت. تەنانەت نووسەر وای لێ دەکات و باسی دەکات و زۆر بە جوانی وردی دەکاتەوە، دەڵێ ئێستا وای لێ هاتووە چەندین گەل و نەتەوە دەرگای ژوورەکانی نووسنیان بەڕووی جیهاندا واڵا کردووە. ژووری نووسنی خۆت واڵا بووە بە جیهانە. وای لێ دێت وای لێ هاتووە هەندێک وڵات بەداخەوە لە هەندێک وڵات و مەملەکەت کابرا لە ئەوروپای لە هەر شوێنێکە لەگەڵ مێردی خۆیان دەخەوێت، لەگەڵ کەپڵی خۆیان دەخەوێت، زۆر لای ئاساییە مایکێکی کردوێتەوە بە بەستی مباشر پەخشی دەکات. ئەسڵەن وای لێ هاتووە خەڵکێک لە وڵات و مەملەکەتێکی تر سێکس دەکات و ناشەرعی دەکات، بە بەستی مباشر بە لایڤ دەکاتەوە و شانازیشی پێوە دەکات. کەواتە نووسەر دەڵێت ئەگەر وریای خۆمان نەبین، ئەگەر خەڵکانێکی خوێنەوار و لێزان، ئەگەر خەڵکانێکی خەمخۆر بۆ دین، بۆ وڵات، بۆ کوردایەتی، بۆ هەموو ئەو شۆڕشانی کە کراوە بە درێژایی کورد کردومانە، بە درێژایی شێخ سەعیدی پیرانەوە هەتاوەکو شێخ مەحموودی حەفید و هەتاوەکو شۆڕشی ئەیلول و هەتا ئەم شۆڕشانی کراوە و هەتا ئینتیفاضە کراوە، هەتا ئەم هەموو کەسانی کە خۆیان داوە بەکوش بۆ وڵاتە کە ئەم وڵاتە دروست بێ و بە جوانی بە مەزبوطی وڵاتێکی باش دروست بێت، بە جددی
لە ناو ماڵەکانمانە بەر ڕۆژ بە ڕۆژ ڕفتاری کەسەکان دەگۆڕێ ڕۆژی ڕفتاری کەسەکان دەگۆڕێ بۆیە دەڵێت ئەم بارودۆخ و هەلومەرجی کە هاتوۆتە کایەوە زۆر بە جوانی باز دەکات هەلومەرجێکی زۆر سەختە ڕەنگە وای لێ هاتبێت تۆ مێرمنداڵێکت هەیە گەنجێکت هەیە هەرزەکارێکت هەیە کەسێکی پێگەشوت هەیە ڕەنگە ئەگەر تۆ وریای نەبی لەم دیودان نووسیتە تۆ خەریکی قورئان خوێندنی نەخێر خەریکی کتێبێکی ژیانی پیاوچاکەکانی ئەم وڵاتە دەخوێنیتەوە ژیانی کەسە سەرکردەکانی ئەم وڵاتە دەخوێنیتەوە ڕەنگە تۆ ژیانی لەم دی و باسی شۆڕشی ئەیلول دەخوێنیتەوە باسی ژیانی مامەڕیشە دەخوێنیتەوە ڕەنگە باسی بۆ نمونە قازی محەممەد بخوێنیتەوە کوڕ و کچەکەی تر لەو دی و باسێکی تر بخوێنێتەوە 180 دەرەجە لەگەڵ تۆ جیاواز بێت سەیری شتێکی تر بکات هەموو کوردایەتەکەی تۆ بکاتە ژێر پێڵاوە سەیری هەندێک شت بکات هەموو هەوڵدان و کۆشەکەی تۆ بەبایە بدە بۆیە دەڵێن نووسەر بۆ کۆڵێت بەڵکو بۆتە ینی بۆ سەر تەواوی کۆمەلگا مەترسیدارە ئەسڵەن هەڕەشەیەکی زۆر گەورەیە بۆ هەمومان ئەگەر ئیشی لەسەر نەکەین کەواتە ئەمە هۆکارێکە وای لێ کردووە کە بەڕاستی کاریگەری لەسەر کۆمەلگا دروست کردووە دەبێت ئیش لەسەرەوە بکەین چۆن بتوانین کەسەکان بگۆڕین ڕفتاری کەسەکان بگۆڕین و بە عەکسیشەوە چۆن نەهێڵین ڕفتاری کەسەکانمان بگۆڕێ چۆن نێڵین ڕفتاری گەنجەکانمان بگۆڕێ ئێمە ناڵین ڕۆ و باشە با بگۆڕێ و با هەمومان دەستباری لەگەڵا بین بەڵام دەڵێن ڕفتاری گەنجەکانمان کچەکانمان کوڕەکانمان خێزانەکانمان بەرەو خراپان نەڕوات